ئەمڕۆ پێشوازمان کرد لە نوێنەری بەڕێز مەهدی سومێدعی کە مفتی جمهوری عێراقە شێخ عومەر و هاوڵانی زۆر خۆشحاڵ بووین کە هاتن سەردانی مەڵبەندی شەشی گەرمیانیان کرد بە خۆشحاڵی و پێشوازیمان نێکرد و 1 ساعت تاوتوی وەزع و ئەم دەڤەری گەرمیان و دیالە و جلولاوەمان کرد. خۆشحاڵم بە هاتنیان، سوپاسیان ئەگەن یاخوا بەخێر بێن، سەر چاومان زۆر خۆشحاڵ بووین. الجمهورية السيد مهدي بن أحمد السميدعي توجهنا لزيارة جماعة العدل الكردستاني. لەسەر ڕاستپاردەی بەڕێز مفتی گشتی سەردانی برایانی بەڕێزمان لە کۆمەڵی دادگەری کوردستانی عێراق کردووە و برایانمان پێشوازێکی گەورەیان لێکردین و سوپاسیانەکەین. سەردانەکەشمان بۆ پاراستنی یەکڕیزی ڕیزی عێراقیەکان بووە کە ئەوەش ڕێنمایی بەڕێز مفتی گشتیە. برایانیشمان لەسەر ئەو باوەڕەن سوپاس بۆخوا کە یەکڕیزی ڕیزەکانی گەلی عێراقە، هەروەها پاراستنی بەها باڵاکانی کۆمەڵگەی عێراقی. ئەوەش ئەو پرسانە بوو کە تاوتوێمان کردن و برایانیشمان بە گرنگیەوە لێیان ڕوانی خوا پایداریان بکات. التي تميزت بها الجماعة بارك الله فيهم.